بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين، آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. بخزمتانا قمجاري شيتر راستوخو لبارودوخيكي زور بركارساتا لأش بطالي شيترا لكارساتێکی زۆر دڵتەزێنە، زۆر خەمهێنە لەگەڵ ئەو مەئەساتەی کە ئەو یەک دوو ڕۆژە بەسەر گەلی کورد هاتوو. جارێکی تریش کوردایەتیێوانانی فاشل شکستێکی گەوریان بەسەر کووردا هێنایەوە. باسەکە باز لە گرتنی کەرکووک و بەشێکی تری کوردستانە کە دوو بەرابەری لوبنانە، دوو بەرابەری لوبنان کە ئیسرائیل بە هەموو قووەتی خۆیەوە نەیتوانی بەرامبەر حیزب الله ناوچەکانیشی لێ بگرێت. وحزب الله بتاقي تنيا تواني جيشي سعد حداد ببال بشتي إسرائيلي لجنوب لبنان بكات درو خوي بسحبو زعيمي ساحك جاي براوردي او بكن ايو استا بمدور رجا دو برابري لبنان كدولته بو ملتانش كتيايتي دو برابري لبنان تان لدست شو بسبب تسليم كردني ام خلقه و او بيجمرقانا ئەو هەموو چەک و اتفاق و خاک و دەسەڵاتە بە حەشدی وەحشی. مەئەساتەکە زۆر گەورەیە و بەتاکید منیش کۆڵی خەمم لەگەڵتانە هەڵگرتووە. خەفەتێکی زۆر زۆر گەورەیە بۆ ئەو ناوچە دابڕێنراوانە یا دابڕاوانە، بۆ ئەو ناوچانەی کە پێیانەوترێ متەنازع عەلەیها کە هەر بە فێڵ و چاواشەکاری خۆی وا ئەوترێ جنا کوردستانەتەوە. بەڵام بەداخەوە ئێستاش لە کاردانەوەی ئەم ئیشەیە من قسەکەم بۆ جارە بۆ ئیسلامیەکان ئەم نقطەیە کە ئایا بۆچی وا سەرتان لێشێوەوە؟ هەندێک کەس پەیوەندیە کە ئەڵێ ئەتوانم ببم بە پێشمەرگەی پارتی، ئێ باش ئێمە پێشتر نەمانەوت پێشمەرگەی پارتیوی، ئێ پارتی شەر ئینسیحابەکەی کردووە، دی بەگە و مەخموور خۆزەختی لەسەر نەبووە، شەر ئینسیحابەکەی لەوێش نەکردووە. پاشان ئایا ئەتوانین ئێمە بەرگری بکەین؟ ئێوە بینیتان کابرا بە دەبابۆ ڕاکا لە کەرکووک، خەڵک پێشی دەبابەکەی گرتووە لە مەڕۆ. تۆیەکی بێنەزم و تەدریب بە کلاشنکۆفێکە توانی بەرەنگاری جەیشێکی جەڕاری عەقائیدی وەحشی بگری کە بەپێی پلانێکی نێودەوڵەتی دێتە ناوچەکەتەوە و نێودەوڵەتیەکانیش ئامادەشن. ئەو قسانەی ئەمڕۆ جەعفەرە تورتەوتی دەرکەوت کەوتی 15,000 کەس بوون کە ئەمرم پێکردوون ئینسیحاب بکەن. تۆ سەیری ئەو چاوقایمیە، یعنی خەڵکێک ئەوەندە بە جورئەت بێ ناویشی لێ نانە خیانەت، ئەڵێ وەعدیش دەدەم بە خێزانی شەهیدەکان بە کەسوکاری شەهیدان. وەعدی چی؟ 15,000 کەس بە هەبوونی دەبابە بە مەوقعی خۆت لە سەنگەرە خەڵکیی لە دەشتەوە هەجوومت بۆکە. ئەنجا تەسلیمکردنێکی زۆر پڕعار و پڕشورەیی بەهێزە کە هەمومان نەزانین ئەمە مقدماتی نەتیجەیەکە، ئەمەی ئێستا نەتیجەیەکە کۆمەڵی مقدمات لە پێشی هەیە و بە هەمان شێوە ئەمە مقدمەی نەتیجەیەکی تریشە کە دیسان لە داهاتوودا دێ. کارەساتەکە بات جارێ لەم نقطەیە بەجێ بێڵم و بێمەوە سەر ئەو مقدماتانەی کە ئەبوایە سەرانی کورد بیانزانیە، کە ئەبوایە ئەقڵیان پێبشکای خوێندنەوەیەکی باشیان بۆ بزاوتی مێژوو هەبوایە. عەزیزانی من، لە شیکاری سیاسیە شتێک هەیە پێوترێ بزاوتی مێژوو. هەموو کەسێکی بیرمەند و سیاسی پێویستە بزاوتی مێژوو باش بخوێنێتەوە. بزاوتی مێژوو ئەوەیە قۆناغەکان جاری وا هەیە قۆناغێکی گەورە دێتە پێشەوە، فاسڵی نێوان دوو قۆناغ، حەدەسێک دێتە پێشەوە وەکو جەنگی جیهانی یەکەم، جەنگی جیهانی دووەم، وەکو جەنگی کەنداو، وەکو هاتنە پێشەوەی ئەمریکا یا وەکو ئیتیفاقاتێکی تری نێودەوڵەتی. ساڵی 1970 کە جەنگی جیهانی یەکەم تەواو بوو، وڵاتی مسلمانانە و کاتە چوار بوو، دەوڵەتی عوسمانی بوو، دەوڵەتی فارس بوو، دەوڵەتی هەندستانی مسلمان بوو کە 600 ساڵ بوو ئیسلام حکومێ کرد، لەگەڵ ئەندۆنیزی واتە هندەکانی ڕۆژهەڵات، هەندستانی ڕۆژهەڵات کە بریتی بوو لە ئەندۆنیسیا و مالیزیا و وڵاتانی تر. دوایی بوو بە 56 وڵات و
76 ئەقەلیەتەوە کێستا 57 وڵات. ئەمە فاصلێکە لە نێوانی دوو قۆناغا. ئینگلیز هاتە عێراق و لە 1990 هاتنە کوردستان هاتنە سلێمانی. ئەو کاتە سیستم هەمووی گۆڕە. هەروکو چۆن احتیلال پێش 15 ساڵ لەمە پێش هاتووە هەموو احتیلال هەموو شتەکانی گۆڕی، ئەوەی کە ئێوە بیرتان دێوانێ عمران لە سیبەرە و ژوورە، زمانی ئینگلیزی ژوا بوو. ئەو کاتە ئینگلیزەکان کە هاتن سیستمیان هەموو گۆڕی. سیستمێکیان دامەزران بۆ حکمڕانی مەلیکیان هەنا چکە خۆیان مەلیکیان هەبوو لە بەریتانی. انتخابات کرا، ئەحزاب دروست بوو، پەرلەمان دروست کرا. طبعا هەموو شتێکی قەستینەش. مزاهراتە کرا لەسەر جادە، حکومەتێکی پێڕووخا، حکومەتێکی کە تەشکیلە بوو. دوای ئەو سیستمە گۆڕا. حربی عالەمی دوو هەمیشکە بوو لە 1945 کۆتایی پێهات. ئەویش ئەو وڵاتانەی کە بێدەسەڵات کەوتن یا ئەوانەی تر کە گەورەتر بوون بوونە سەحەبی ڤیتۆ. 5 وڵاتی جیهان، ئەمریکا و بەریتانیا و سین و رووسیا و فەڕەنسا بوون بە سەحەبی ڤیتۆ، واتە حەقی هەڵوەشاندنەوەی قەرار. 176 وڵات وەکو سەفیری یەمەنی لە 95 وتی 176 وڵات وەستاینەوە بۆ مەشروعێک بە تەنیا ئەمریکا هەڵیوەشان و حەقی ڤیتۆی هەیە. ئەوانە هەمووی مەفسەڵن، جومگەیین، ئەنجا چارە نووسسازن. بە نیسبەتی وڵاتانی ئێمە و ناوچەی ئێمە بەگشتی چەند وڵاتێکی زلهێزی تا دروستە بێت، سەرەتایانە تەبەن بۆی ببن بە زلهێز. ئیسرائیل هەیە وجودی لە 1948ەوە بە دەوڵەتێکی ڕسمی گەورە و پاشان بووە بە ساحەبی ئەتۆم و اقتصادی خۆی کە احتیما دەکاتە سەر ئەوەی وەکو مەهاتیر محەممەدی مالیزیا وتی هەر جوولەکەی کۆنتڕۆڵێکی پێ شوێنەکە جوڵێنێ، یعنی نەفەرەکان کەمن ئیسرائیلیەکان، بەڵام زۆرە جوڵێنن لە شوێنێکی وەکو ئەمریکا بۆ نمونە منەظەمەی ئایپاک. هەروەها میسر دەوڵەتێکی ناوچەیی زۆر گەورەیە، زۆر بە تاریخیشە، بەڵام ئێستا ئێوە ئەیبینن چۆن پوکاوەتەوە. ئاماری 2 هەفتە لەمە پێشی کردی 104 ملیۆن نفوس میسری کە 9 ملیۆن و نیویان لە دەرەوە ئەژین، 90 ملیۆن لە ناوە ئەژی، بەڵام زیاد لە ملیۆنێکی لەسەر قەبرانەژی بەس لە قاهرە. کەوا بوو ئەمە دەوڵەتێکی پوکاوەیە ئەگەرچی بەهێز بوو کاتی خۆی. سعودی خۆی بە دەوڵەتێکی گەورە ئەزانێ، بەڵام هیچ نییە. سعودی هەر لە ڕیزی قەبیلە حساب. ئێرانیش هەیە، تورکیاش هەیە. ئێران لە 1970 کە هاتۆتە پێشەوە دەوڵەتێکی مەزهبی دینی خۆی دروست کردووە و اعتیمادی کردوتە سەر خۆی دوای محاسەرەکان و دوای شەڕی عێراق و ئێران و کە 8 ساڵی توول کێشا عادەتەن لە شەڕیشا ئینسان اعتیماد دەکاتەوە سەر خۆی، بە تایبەتی ئەوانەی کە ساحەبی فکرن. مەزهبی تەشەیوع لە دروستبوونیەوە مەزهبێکی سراع و ململانەیە لە بەرامبەر سوڵتە و دەسەڵات، بۆیە ئەم مەزهبە وەکو کۆمۆنیستی بڵاو بێت و دەوڵەتەکەی وەکو دەوڵەتی سۆڤێت وایە. نابێت و ئەوەندە جێلوی لە قیراءەت لە خوێندنەوە تا بۆ ئەم بزاوتی تاریخە، هەروەها بۆ پێناسەی دەوڵەتان تۆوا تەماشای ئێرانکەی وەکو تەماشای ئوردونەکەی. ئەمە جێلێتیە. ئەردەن ناتوانێم ڕیسالەیەکی پێنێ بیگەێنە بە بەشەریەت، بەڵام تەشەیوع ڕیسالەیەکی پێکەی گێنە بە بەشەریەت. بۆیە زەد و خوردیش بە دەردی ئێرانیڵە پێگە چێشرێن لەگەڵ مەساڵحی ئەمریکیە. ئەمریکایەکانیش دیموکراسی بە حسابی خۆیان بڵاوەکەنەوە بە جیهانە، غەربیش بە هەمان شێوە. بۆیە هەرێکە لە زۆنێکە لە بازنەیەکە حرەکە دەکرد. ئەبوایە سەرانی کورد لەو ڕۆژەوە بزانن کە چۆن دیموکرات لەو دی و پوکایەوە ئێمە ساحەبی 7 ملیۆن یا 10 ملیۆن نفوس کورد لەوێ توانای شۆڕشکردنێکیان نەما بەهۆی گەندەڵی ئەو ئەفکارانی کە هەڵیان گرتووە. مەزهبێکی تەشەیع حکومەکە بە مەزهبێکی سونی بەرامبەر ڕاستکەیتەوە. چینایەتیەکەی مارکس بەرامبەر بە بورژوازیەکانی ئەوروپا بوو. کاتێ تۆ لە وڵاتێکە بورژوازیەکانە بن بە مەلاکە بن بە سەرمایەدارە بن بە هەموو شتێک، تۆ پرۆلیتاریایەکی بەرامبەر ڕاستەکەی تۆ ئەشێ لە وڵاتێکە کە دین کاریگەری لەسەری نەماوێ، واتە چینایەتی هەبوو بێ. بەڵام تۆ لە ئێرانە مەزهبێک حکومەکە، تۆ هەر بە مەزهبی شافعی ئەتوانی کوردەکان بجوڵێنی و بە مەزهبی حەنەفیش ئەتوانی بەلوچەکان بجوڵێنی. ئەمە نەخوێندنەوەی ئەو واقعەیە لەلایەن قەومیەکانە. سەرانی کوردی ئێمەش باشووریش هەروە بوون. مەبەستم ئێمە کورد مەبەستم هی ئەوەی کە لەوێنە ژناوانە سەرانی ئێمە نین.
پاشان تورکیاش وڵاتێکە سوڵتەی عوسمانی هەیە. مەیلی بۆ گەڕانەوەی بۆ سوڵتەی عوسمانی شتێکی فطریە، غەریزیە لە ئینسانە دیندارەکان. ئینسانە بێدینەکان بە دوای مستەفا کەمالە ڕۆیشتن کە پێوترە ئەتاتورک، کە مسلمانە دیندارەکان نایەنەوە و کەلیمێ بەکاربێت، چونکە ئەتاتورک یعنی باوکی تورکان، ناو خەڵک نازانێت باوکی ئەو چێ، لەبەرەوە نایەنەوە پێی بڵێ باوکی تورک. بەڵام ئەلمانیەکان بە دوای مستەفا کەمالە ڕۆیشتن بۆ دروستکردنی دەوڵەتێکی قەومی کە ئەو تورکیایە کە بینیمان. ئیسلامیەکان لە دوای ئەربەکان و ڕەحیمە الله کە هاتو، پاشان ئۆردۆغان و ئەنجا پێشتریش عەبدوڵڵا گوڵ کە ڕئیس جمهور بوو، هەروەها ئەو نیشاڵەی ئەوان وردە وردە دەوڵەتەکەیان هێنایەوە بۆ دروستبوونی دەوڵەتێکی بەقووەت کە بێتەوە سەر ڕەوڕەوەی سوڵتانی عوسمانی. دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی بەهێز بوو، حتا ئەو کاتەی کە کەوت بەهێزتر بوو لە ئێستای تورکیاش. تورکیا ئێستا یەکێکە لەو دەوڵەتانەی کە نایەوێ وەکو ئێران بە تەشەیوعەکە زیاد دەکا بڵاوە بێتەوە ئەم تەسەنن بڵاو کاتەوە سونی گەرێتی، ئەوە ناکات چونکە ئەندامی ناتۆیە. ئەوێ بچێتە ئیتیحادی ئەوروپی وەلەو لە 1956 هەوڵەدا قبوڵیان نییە، بەڵام تورکیا دەوڵەتێکی بەهێزە. تورکیا یەکەمین قووەتی عسکەری ئەوروپای و دووەمینە لە ناتۆ دوای ئەمریکا. تورکیا لە ساڵی 2030 خۆی تیارەی حربی دروست دەکات. تورکیا یەکەم وڵاتەکە چەکی سووکی فرۆشت بە هۆڵەندا، یەکەم وڵاتە لە ڕۆژهەڵاتە بیفرۆشە بە ڕۆژئاوا. اقتصادێکی بەرزە، 116 ملیار دۆلار قەرزار بوون، ئێستا قەرزیان داوە بە سندوقی نەقدی دەولی، پارەی احتیاتیان هەیە. سیاسیان وڵاتێکی دامەزراوە، دەستوریان کەس بۆی نییە لە خۆی ئیقامەت بداتێ، واستەکاری ناڕۆشت بە قانون نەڕوە. لە سەر و حکوومەتیشەوە دەستور هەیە، لە دەستوری شادیسان دادگایەکی دەستوری هەیە کە قەزێک گەورەکان یەک لا هەکات. حیزبێکیش هاتۆتە سەر حکم شعبیە، حیزبێکی شعبی بە قووەتە، بۆیە انقلاب عسکەرێکەشی لەسەر جادە پوکانەوە، کەوابوو تورکیا وڵاتێکی بە قووەتە جگەلەوە کە سەر سنووری ئێمەیە. پارتی ساڵەهای ساڵە ئەم ئیتیفاقی لەگەڵ تورکیا هەیە و یەکێتیش لەگەڵ ئێران. با بڵێن هەردووکیان بوو بوون بە ڕقەمی ئەم دوو دەوڵەتە دراوسێ. یەکێتی لە 1997ەوە ئیمزای کردبوو لەگەڵ ئێرانیەکانە لەسەر داهاتووی عێراق کە ڕئیسی عێراق شیعە بێ. هەروەها ئەو شیعانەی کە لە ناو یەکێتیان نزیکیان کات. ئەو کاتە جەبار فەرمان بوو، عیماد ئەحمەد بوو، محسین عەلی بوو، کوردۆ قاسم بوو، ئەمانە هەموو شیعەن و ئەوانەشی نزیک کردەوە لە کاتی حکوومەتی کۆسرەتە، چونکە کاتەکە زەمانەکەش ئەو کاتە بوو کە کۆسرەت حاکم بوو. جەبار فەرمانە هاتووە ڕێژ بەبێ پرسەی کۆسرەت، ئێرانەکانیش پشتیانە گرت. بۆیە وەختێکیش کە یەکێتی شکا وەختێکە لە سیوێکی ئابە دەبابەی حکوومەت هاتۆ ناو هەولێر، ئێرانیەکان خەتی مامۆستا عەلی باپیریان هاندا لە هەر شوێنێک کە هەیە جەبار فەرمانمان بۆ بدۆزنەوە. خەتی مامۆستا عەلی باپیریش جەبار فەرمانیان بۆ ڕزگارکردن و لە هەیبە سوڵتان لە چیای پشتی کۆیە تەسلیم بە ئێرانیەکانیان کرد کە هی قەرارگا هاتبوو. لە 1997ەوە یەکێتی بووە بە ڕەقەمی ئێران لە معادلەی قەومی کووردا، هەروەکو کە کۆمەڵی ئیسلامی بووە بە ڕەقەمی معادلە ئیسلامیەکە لە باشووری کوردستان. خوێندنەوەی ئەم نەخوێنەوارانە بۆ ئێران کە ئەڵێم ئێران ئیمتیدادەکانی تریشی و خەتە استراتیجیەکەشی. ئێران شەڕێگەکە شەڕێکی مەزهەبی عەقائیدی لەگەڵ وجود هەمووی، لەگەڵ ئەمریکایکە، لەگەڵ سونیەکە، لەگەڵ غەربێکە، لەگەڵ هەموو وڵاتێک کە دەسەڵاتی بێیکە. بەڵام بەنیسبەت ناوچەی ئێمەوە خەتێکی استراتیجی هەیە کە زۆر جارمان ئیشارەت پێداوە. خەتێکی استراتیجی دروستەکە لە کرماشان سنە بۆ سلەیمانی، بۆ هەولێر، بۆ قامیشلوو، ئەڕواتۆ ئیتر بە حەڵەبا بێ بە خواروتریا، ئەڕواتۆ بۆ تەرتوس و بانیاس کە ئێوە ئەم خەتە دروست بکات لەبەرەوە لە تەرتوس و بانیاسەوە دێ بەرەوە حمص، بۆ دیمەشق، بۆ زەبەدانی، بۆ ناو لوبنان، بۆ حیزب الله. ئەم خەتەی لە حیزب اللهەوە دەست پێەکە لە جنوبی لوبنانەوە دێ بە ڕۆژئاوای سووریایە سەرەکەوێتەوە بۆ تەرتوس و بانیاس و هەتاکو نزیکی ئەنتاکیە کە تورکایە، دێتەوە بە ئیدلیب و حەلەبە، دێتەوە ئەمجارە بە مەنتقەی کوردیەکانە بەرەو قامیشلوو بۆ سەر سنوور، ئەنجا دێتەوە بۆ ناو مووسڵ
یان بە دوهۆک بۆ هەولێر بۆ سلەیمانی پاشان بۆ کرماشان بۆ سنە بۆ ئەم قووەتە بەڕیەکە هجوومێکە شوێنێکە خەتێکی عسکەریە دروستیەکە بەو شێوەیە پارتی نەئەبوایە لەمە غافڵ بێ پارتی نەبووە لەمە غافڵ بێ کە یەکێتی بووە بە ڕقەمێک لە معادلەی ئەمنی قەومی کوردستانی ئێمەیە بەدەست ئێرانەوەی باڵەکانی یەکێتی چەند لێک بترازانایە هەمویان هەر تەسلیم بە ئەو ئێرانە بوون کە ئێستا قاسم سولەیمانی دەیانی وەکو ئەوانە خاتە پێشخۆی و ئیتیفاقەکانیشی پێکردو پاشان تێگەیشتنی پارتیە وایە عەقڵی باشتر پێ بشکێ لەوەی کە لەم شەڕ و گۆڕانکاریە گەورانە و حەشدی وەحشی و دروستبوون و ئەوانە و لێدانی سونی خۆی مستەهدەفە لەم گرتنەوەی کەرکووک و شوێنەکانی تریشە پارتی مستەهدەفە بۆ لەم خەتە استراتیژیەی کە باسم کرد کرماشان لە سنە بەرەو سلێمانی و ئەلێرە هەولێر ئاوا وەستاوە ئەنجا ئەوانی تر بەم شێوەیە وەستاونەتەوە لەسەر خەتی ئێران لێرە بەردێکی گەورە هەیە کە پێوترە پارتی هەدەف استراتیجەتی ئێرانی ئەوەی ئەم بەردە لابە ئەم بەردە چۆن لابە ئەو نەی ئەتوانی هجووم کاتە سەر پارتی بە پارەی خۆی چونکە ناتوانێت پێنجەمین بەرەی شەڕدا بمەزرێنە دوای بەحرین و لوبنان و سووریا و یەمەن کە 13 ملیۆن فەقیر ئێستا لە ئێرانە لەژێر خەتی فەقیریەوە ئەم شەڕی بەرامبەر بە پارتیە بوو بە ئیستینزافی ئەگەرچی هەر بە کوردیشی ئەکرد بەڵام ئێستا هەلەکەی باشتر بۆ ڕخسە هەرێمێک دروستەکە ئێستا هەڵەبجە سلێمانی کەرکووک موچەکە لە بەغداوە دێ خۆیان خۆشەویست دەکەن ساڵێک ساڵ و نیوەک 2 ساڵ پشووە دەن موچەکە دەنەوە بە خەڵکی بۆی زۆر لە خەڵکەکە بڵێن ئەم سیستمە باشترە لە پارتی دوایەوە یەکێتیەکان کۆ کاتەوە یەکێتی و حەشدی وەحشی و پەکەکە و پەیەدە و یەپەدە و نازانم لەو تووڕەهاتانەی تری ئەهلی کوفر دیسان ئەوە هجوومێکی تر دێتەوە بۆ سەر پارتی کە ئەبێت لەو شوێنە هەڵکەندرێ و ئەبێت تەسلیم ببێ بەو واقعی کە ئێستا چۆن دیبەگە و مەخموری ببێ شەڕ تەسلیم کردووە ئەبێ ئەم خەتە ئەمانە عەسکەریە بە سلێمانیا بە هەولێرە بڕواتەوە بۆ مووسڵ و بڕواتەوە بۆ ناو سووریا اعترافیشی پێ ئەکەن بەمە ئەگەر هەر بلێ بەرزانیشان پێهێشت بێتەوە ئەو شوێنانەی پێچۆڵەکە ئایا پارتی خۆی ئیستعدادیەوە هەیە ئەوەندە نە خوێنەوار نەیەتوانی ئەمە بخوێنێتەوە ئەوەندە نە خوێنەوار نەیەزانی کە 3 ساڵە تۆ 365 ملیۆن دۆلار مانگانە بەس لە هاڤانە و بای حەسەن وەرەگری ئەی تۆ نازانی کە یەکێتێکەش خەسمتە بیرە نەوتەکانی خۆی بەشی ناکە کە خۆی قیاسەکاتەوە لەگەڵ تۆ ئەی تۆ نابێ حسابت بۆ ئەوە کردبێ 160,000 پێشمەرگەتان دروست کردووە و 140,000 پۆلیس و ئاسایش و دژە تیرۆر و ئەم هەموو جڕوجانەوەرانێک کە دروستان کردوون ئەمانە کوێیان بەشی بەرگەی حەشدی وەحشیەگرن کە بە اعترافی جەعفەرە تووتە یا تورتە چونکە نازانە قسە بکە کوردواڵە عادەتە نێشە هەر پرتە پرتی بێ پێڵە فلانە بتورتە بە اعترافی خۆی لە 15,000 پێشمەرگە بوو 15,000 پێشمەرگە گەر پێمە 15,000 پێشمەرگەی سەرەتای دروستبوونی شۆڕشی کورد وایە چ ئەیلول چ گوڵان چ ئەوانە یەکێتی 15,000 پێشمەرگە حیزبی باسییان لە دووزاق نابوو جەیشی عراقیان لە دووزاق نابوو کە ئێستا لە زانیم قووەتەکانمان بەرابەر یەکنین تۆ دەبابەکەت ڕای کردو ئەگەر کلاشینکۆف بەدەستەکە ڕای بکردە ئەمانوش وچە نەزەریی تایە بەرامبەر بە ئەو وەحشیانەی کە هاتوون بە چەکی ئەمریکیەوە کەوا بۆ عەزیزانی من خوێندنەوەی ئەم نەخوێنەوارانە بۆ ئەو واقعە بزانن ئەنجا ئێران چۆن استراتیجەکەی خۆی بردۆتە پێشەوە کاتی خۆی مەلیک حوسێن لە خەستەخانە کەوتبوو لە بەریتانیا یا لە ئەمریکا متەئەکید نیم لەوەیان پاشان هێنایانەوە لە سەرمەرگا بوو وتیانە گەڕێتەوە بۆ ئوردون لە کاتی گەڕانەوەی بۆ ئوردون لە مەتار لە بەریتانیا ئیمزایان پێ کرد کە وەلی ئەمری دوای خۆی عەبدوڵای کوڕیەتی نەک براکەی کە حەسەنە ئەمیر حەسەن حەسەنی برای وجهە نەزەری قەومی هەبوو پەیوەندیشی لەگەڵ مەراکزی قووە هەبوو لەگەڵ مەراکزی فکری سیاسی هەبوو مەراکزی قەومی هەبوو نانویست ئەمەدانێ لە شوێنی خۆی ویستیان کوڕەکەی دانێ ئەو لە سەرمەرگا بوو هەر لەوانەیە پەنجەی بەس قەڵەمەکەی گرتبێ ئیمزای پێکردبێ
جەلال تاڵەبانی ژوا بوو. ئەو ئیتیفاقە دەمێکە بەڕێوەیە، زۆر دەمێکە سەرانی یەکێتی ئەڵێن ئیمارەتێک دروست ببێ لێرە، یانی ئەڵێن با ئێمە حکوومەتێکی سلێمانی دروست ببێ، بەڵام ئەمان زۆر تەرویج پێ نادا لە بەرتیشکی یان شەپۆلی یان فشاری قەومی پارتی کە دەریا بڕی. پارتی قەومیترە، یەکێتی مفلیسە، یەکێتیەکان وەکو دوکانداروان کە ئیفلاسیان کردو. بۆیە ئەبینی ئیتیفاقیەکان ئێستا کە ئەڵێن هادی عامری جڕوجانەوەر لەگەڵ باڤێڵێکی زۆڵی نەخوێنەوار هیچ وجودێکی ڕسمیان نییە هەردووچیان. ئێرانیش بەم شتانە فێرە. ئێران ئیتیفاقاتی بە پارتیژە کرد لە بەرامبەرەکەیە یا بە یەکێتی یا بە بزوتنەوەی ئیسلامی، بەڵام لە بەرامبەرەکەی ڕسمیەتێکی وەرناگرت، کەس نەبوو ڕسمیەکە بۆی سبەی نەبتوانە حاشای لێ بکە. بۆیە ئیتیفاقەکە هەرەوە نێنێکن لە بینی باڤێڵ و هادی عامریا کرابێ و بە ئامادەبوونی قاسم سلەیمانی، چونکە هەموو شتێکیش بە قەرارگا و بە نیروی قودسەکرێ. ئێستا قاسم سلەیمانی لە محەممەد زەریف زیاتر نوێنەری خارجی ئێران، بۆیە جەلال تاڵەبانیان بردە ئەو دیو بەو وەزع نەخۆشیەش بۆی ئیمزاکەی پێ بکەن وەکو کە ئیمزان بە مەلیک حوسێن کرد کە نە ریفراندۆم نەتیجە هەبێ بێ و ئەبێ ئەم خەتەواتانەش بەرچاو بگری و ئەبێ ئیمزاشیکەی. میسز ڕیچیش هێرۆژنی ئاگداری ئەمانێ. ئەو دەستگا ئەمنیانەی لاهوری شێخجەنگی و باڤێڵ و قوباد و ئەو تاغوتانەی تری ئەم عایلە حەقیرە کە پێویستە بدرێن بە دادگایەکی شەرعی شەعبی، ئەمانە هەمویان ئاگدارن لەم ئیتیفاقاتان. ئەمە ئیتیفاقاتی تازە نییە. مەسعود بەرزانیان بان کرد بۆ دوکان بۆی ئاخر ئیمزای بکە لەسەرەوە کە ڕازیە بەوە، بۆی بزان ڕەتفعلی چیە بێت. ئەجنا پلانەکە هەمووی دانرابوو پێشتر و ئاشیان توانی بێن. بەڵام پرسیارەکە ئەمەیە، ئایا پارتی نەخوێنەوار ئەم شیکارە سیاسی لە بەرچاو نەبوو؟ ئەم خوێندنەوەی لە بەرچاو نەبوو بۆ بزاوتی تاریخ؟ ئایا ئەم هەموو مەلەفاتانەی کە دروستیان کردووە لەسەر خەڵکی مەلەفێکی دەوڵەمەندی تیا نەبوو لەسەر ئێران و چۆنێتی حرەکەتکردنی؟ ئایا ئەقڵ پێشکانێکی تیا نەبوو لەوەی کە ستراتیجێتی ئێرانی چۆن گەیشتۆتە حوثیەکانی یەمەن کە حوثیەکان زەیدین ئیمامی نین، نەبڕوان بە 12 ئیمام هەیە، نەبڕوان بە مەهدی هەیە، بڕوان بە ئیمام هەیە، بەڵام ئەڵێن ئیمامە بێ زیندوو بێ لە ناو خەڵکە. و کاتێک بەدرەدین حوثی باوکی ئەمانەشیان دعوت کرد بۆ قوم 2 هەفتە لەوێ مایەوە مەسەلەی مەهدی و مەسەلەی نزیک بوونەوەی مەزهەب و ئەوانە بەدرەدین حوثی هیچ تەنازولێکی بۆ نەکردن لەوە. گاڵتەشی بە عەقڵیانە کرد کە باوەڕیان بە مەهدیەکەیە ساڵی 255 هیجری چۆتە سەر داوی سامەڕا. باشە ئێوە خوێندنەوەتان ئەوەندە نەبوو هەتاکو بزانن چۆن حیزب الله بە قووەت کردووە لەوێ، چۆن لەم دوورەوە توانیوێتی تەسیر لەسەر حیزب الله بکە و شیعی خۆی بەو شێوەیە بە قووەت کا کە بتوانە حیزب الله لە دەوڵەتی لوبنانی گەورەتر بێ. پاشانەوە هەموو خەبیرەوە هەموو مەسئول و هەموو متەتەوعانەی کە بردوونی بۆ سووریا و شەڕی سووریا لەوەیەکە و شەڕەکەش چۆن ئەگەر ئەقڵتان پێ بشکایە ئەبوایە بیزانن ئێران شەڕ بۆ بەشار ئەسەد ناکە. ئێران هەر ناوچەیە گەگرێ ئیمامیەکانی بۆ دێنێ لەوێ نیشتەجیانەکە. ئێران وەختێک سونیەکانی زەبەدانی و ئەترافی دیمەشقی نەقڵ کرد بۆ حەلەب، دوایش لە حەلەب بۆ ئیبادەکران بۆی نەقڵ بکردن بۆ ئیدلیب و ئێستاش شۆڕشەکەوە و پیلانەکە کە لە ئیدلیبش لە مسلمانەکان بدرێت لەوێ، بەڵام فۆعا و ئەو گوندانەی خۆی 2 گوندیشی لەوێ هەر هێشتۆتەوە بە حیمای کوردە ئەڵمانیەکە. ئێران لە ناو سووریایە کە شەڕەکە هەموو ئەترافی سەیدە زەینەبی کڕیوە و ئیمامی لەوێجێ نیشتەجێ کردو، شیعی خۆی لەوێ نیشتەجێ کرد. لەبەرەو عەلەویەکانیش بێزارن لەوەی ئێران، بەڵام چارەسەرێکی تریان نییە. استراتیجێتی ئێرانی ئاوایە ئیستیوطانیە. باش دیسان ئایا نەبوو ئێوە کە ئەم هەموو پارە و ئیمکانیەتان لەبەردەستا بوو موچەی خەڵکیشتان بڕی بوو لە کاتێکە ئەو کەسانەی کە لەسەر موچەیانە نووسی، لەسەر واریداتی کوردستانیانە نووسی، لە دەرەوە و لە ناوەوە ئەو هەموو مەقالەی کە ئەنووسرا خەڵک چاوی پێی کرابوو. یعنی شتێکی ناممکن بوو لە ئێوەی قبول کە ئەم موچەیە هەروە ڕاگیرێ.
کەژ لەم موچە عەزیزانی من وا نەزانن ڕووەکەمە پارتی زۆنی سەوزیش پڕ ئیجرامە لەوەی کە ئەوان ئەیانتوانی موچەی مۆزەفەکانی خۆیان بدەن بەڵام لەبەر ئەم عایلە حەقیرە فریای لەبەر ئەو هەموو دزینە فریانە ئەکەوتن بۆیە ئەمانەش هەر پێویستە بدرێنەوە بە دادگا ئەوەی کە ئەمڕۆ بەسەر کوردیانە هێنا ئاشبەتاڵێکە بەڵام ئاشبەتاڵێکی چی خەڵک ئێستا ئەوانەی کە ئاشبەتاڵی 75 بیر نایە کە ئەی خوێندنەوە پێیان تەعەجوبە باشە چۆن 174,000 پێشمەرگە ئینهیاری کرد ئەخر ئینهیارەکە سیاسیە ئینهیارەکە خۆ تەسلیمکردنی پێشوەختە بە قووەتێکی دەرەکی ئەمە ئێستا شەر بە هەمان شێوە خۆ تەسلیمکردنە بە قووەتێکی دەرەکی ئەجناب بافێڵ ڕەسمیەتی چی هەتاکۆ بڵێ ئینسیحاب بکەن ئەم عایلەیە بۆ خۆی چ تەسیرێکی هەیە بڵێ ئینسیحاب بکەن تۆ پێشمەرگەی لێرە لیوایەک هەیە ئەم لیوایە مەسوولێکی هەیە ناوی جەعفەرە ئەم جەعفەرە لەم لاترە کۆسرەتە لەم سەر و تریشە مەسعود بەرزانیە هەڕەمێک و تەسەلسولێکی عەسکەری هەیە یعنی چی یەکێکی سەر ڕوت لەولاوە بۆت بێ و دەم ڕوتێکی بەنەستە لە پەروەردەکرا و بڵێ ئینسیحاب بکەن بەم هەموو دەباب و ئیمکانیاتان ئەو خەڵکەش ئینسیحاب بکات ئەمە ئیفلاسی قەومیە ئەمڕۆ یەکێکە لەو مەرحەلە فاسڵانەی لە مێژووی کوردی باشوورە بە تایبەتی کە ئەبێ بە خەتێکی فاسڵ یەکەم ئەمەشتان بۆ نقطەیە بۆ ڕوونکەمەوە کاتێک یەکێتی سۆڤێت ڕما ساڵی 1970 تەواو چۆکی دادا فۆکۆیاما کتێبێکی نووسی بە ناوی نهایەت التاریخ فۆکۆیاما ئەسڵی یابانی و بیرمەندێکی ئەمریکیە کتێبێکی دانا بە ناوی کۆتایی مێژوو لەو کتێبەیە باس لەوە کە تەواوی تر سەرمایەداری سوپەرمانی هەموو جیهانە هەموو جیهان پێویستە سیستمی ئەمریکی وەربگرێ سەرمایەداریەکەش وەربگرێ سەموئیل هانتینگتۆن کە کتێبێکی تری دانا ئەویش ململانەی شارستانێتیەکان باس لە دەور پەیداکردنەوەی حەوت مەجموعە کاتۆ بەرامبەر بە ئەمریکا یەکێ لەوانە تەڵان قووەتێکی ئیسلامیە کە ئەڵێ لە داهاتووە هەر دروستە بێتەوە باسی ڕووسیاکە سۆڤێت نەما رووسیا قووەتێکی هەر بۆ دروستە بێتەوە هەروەها ئومەتی کۆنفۆشیۆسی واتە چین و دەوروبەری وەکو ئومەتێکی تر و ئیتیحادیە ئەوروپی هەرەمێنێ بەو شێوەیە باس لەوە ئەکە ئەڵێ پێویستە سەرمایەدارێتیەکەمان بنێرین بۆ وڵاتان بێ دیموکراسیەکەی ئەنجا ئێوە سەیری کوردستان کە لەمەدەی ئەم 15 ساڵەیە چ سەرمایەداریەک دروست بوو سەرمایەداریەکی فشەڵ ئاوسانێکی زۆر بێ ئەوەی معجونی تەماتە بەرهەم بێن لە کاتێکە تەنظیمی دەولە محاصەر لە هەموو لایەکەوە لێدرا بینیتان لەو فترەی ئەخیرە تیارەی بڵێن فڕۆکەی بێفڕۆکەوانی بەرهەمهێنا سەواریخەکانی ئینتاجە کرد خۆی ئەو هەموو فەخەکەی ئینتاج کرد قیاسی تەنظیمی دەولە یا حیزب الله یا قاعیدە بکەنەوە بە پارتی بە یەکێتی 26 ساڵ ئەمان پارەیەکی خەیاڵی یەکێک مەقالەیەکی لە دەرەوە نووسیوە ئەڵێ کابرایکی سویسریە ئەڵێ ئەو پارەیەی کە لە ماوەی 10 ساڵە عێراق دەستی کەوتووە لە نەوت ئەگەر بە ئەستوری 2 سانتیمەتر هەموو عێراقیان پێدا پۆشیایە بە ئاڵتون لێی زیادە بوو یعنی لە زاخۆ هەتا زوبێر 2 سانتیمەتر ئاڵتون ئەم ئەرزەدا بپۆشی هەیە عێراق تەمان شتێکی خەیاڵیە بەڵام تەخمینی پارەکە ئەکە 2 سانتیمەتر ئەم عێراقە هەمووی داپۆشی بەم زێڕە هێشتا تۆ پارەت لێ ماوەتەوە یعنی تۆ تەسەورکە ئەو پارەی لە بەردەستی پارەتی و یەکێتیا بوو بۆ دروستکردنی معمەل و شەریکە بۆ دروستکردنی چەک ئەبایە چیان بتوایە دروستی کرد حەماس لە هەموو لایەکە و محاسەرە لە غەزەیەکی داما و فەقیر 3 هجومی ئیسرائیلی بە هەموو تەکنۆلۆژیای تازە بما فيه یۆرانیۆمی منەضەب هجومی کردە سەر غەزە بەڵام لەو کاتەی جوندیەکانی ئیسرائیل لە شەرق و شیمالی غەزە بوون ساڕوخەکان هەرە هاتن بەرەو ئیسرائیل چکە ساڕوخەکانی لە ژێر ئەرزا لەسەر سکە دروست کردبوو لە هەر مەجالێکە کە لە ماڵانیا لە کەلاوەکانە یا لە کۆڵانەکانە ئەیهێنانە دەرەوە ساڕوخەکەی هاویش بۆ ئیسرائیل و ئەی بردەوە ناوە ئەی شاردەوە جارێکی تر هەر لەو شوێنە بۆ ئەوەی ئەگەر بە خەتی لیزەریشا بێنەوە
بۆکو دووربینێک بە خەتی لیزەرەکە بخوێنێتەوە ئەزانن لەم کۆڵانەوە تەقیوە بە سەریان دەرنەکردەوە لەوەی کە لەژێر ئەرزا ئێستا 3 هجومی عسکەری ئیسرائیلی بەقاومە کرد و توانی خۆشی ساڕوخەکان دروستکە. باشە حەماس توانی ئەوە بکە، بۆچی پارتی وێچێتی ناتوانی؟ خەڵکی بە ڕێزی کوردستان ئەبێ ئەقڵتان پێ بشکێ ئەمە نیهایەتی قەومیەتە، کوردایەتی بە کامل معنای کەلیمە ئیفلاسی کرد. کورد دواکەوتوترە لە چاو میلەتانی تر، ئەبێ بزانن ڕاپەڕینێکی ئیسلامی لە ڕێگایە، ڕابوونێکی ئیسلامی هەستانەوە و قیتبوونەوە بە ئیسلام و ئێمەش وەکو ئەهلی ئیسلام و خوا شاهید بێ لە بینمانە، ئێمە لە خیانەت لە خاکتانەکەین، نە لە دەسەڵاتە سیاسەکەی کە دروستە بێ بە ڕێی خۆتان، نە لەو دەستورەی کە بە پیرۆزی ئەزانین کە خۆمان هەمومان مناقەشەی ئەەکەینەوە کە هی ئیسلامەکەی. کوردایەتەکە بە ئێمە بسپێرن، ڕۆژی خۆیەتی بە ئێمەی بسپێرن. بەخوا قەسەم نەمانە هێشت حەشدی وەحشی بێتە پێش و بەخوا قەسەم ئەو پێشمەرگە بە ڕێزانەی کە ئێوە چەوسانتانەوە، ئەو هەموو خەڵکە بە ڕێزەی کە هەتا ئێستا لە زیندانتانان، ئەقلی سیاسیتان ببوایە ئێوە نەک هەر داعشیشتانە پاراست، تەنزیمی دەولە ئەبوایە تەنزیمی دەولەتان هەر ڕاگرتایە وەکو چەکوشێ لەسەر شیعە کە گەیشتر بۆ سەر حدودی دیالە کە هەموو ڕۆژێ 120 بۆ 150 مفەخەخەیە تەقاندەوە بە گیانی شیعەیە لە بەغدایە، ناوچەکانی خۆی ئازاد کردبوو. ئەبوایە ئێوە ئەقڵتان پێ بشکێ استراتیجێتی ئێرانی سەفەوی بخوێنەوە کە ئێستا هاشمی ڕەفسنجانی ئیشارەتی پێدا کە ئێستا قاسم سولەیمانی ئێوە نادرشە جارێکی کە بێنێتەوە بەسەر ورگمانە بیباتەوە بۆ مووسڵ. زۆر جارەمە تیکرارەکەمە عەزیزانی من، ئەمە مێژووە تیکرارە بێت وەکو کارل مارکس ئەڵێ التاريخ يعيد نفسه ولكن بشكل هزلي. ئەڵێ مێژوو خۆی دووبارە ئەکاتەوە بەڵام بە شێوەیەکی زۆر هەزەلیانە، ئەنجا سەیری بە شێوەیەکی چەند مەئەساتانە زیندوویەکات. ئیمارەتی ئەردەڵان هەبوو لە سنە، ئەمیرەکەیان بوو بە شیعە، دوای ئەمانە بوون بە کەواسووری پێش لەشکر بە کوردستانە هاتن و نادرشایان هێنا بۆ مووسڵ. ئێستا عەدنانی حەمەیمی نەبووە بە شیعە کە قیادەی یەکێتیە. خانەوادەی جەلال تاڵەبانی هەموویان بەبێ منافیس بەبێ ئیشکال تەسلیم بە ئاغای سولەیمانی و بە ئێران بوون. ئەم خێزانە حەقیرەی پێویستی محاکەمەکردن هەیە دڕۆیان کەن. سەرانی یەکێتی ئەمانە ئەهلی غەدر بوون، ئەنجا ئاوڕیان لێ بدەن و بزانە چەند باڵیان لێ دروستە بێ، ئێوە جورئەتتان ببێ دروست ببنەوە بۆ ئەوەی ئەوەندە یاری بە مەسیری ئێوە نەکرێ. ئێستا ئەم تاغوتانە کەوتونەتەوە بوون بە کەواسووری پێش لەشکری ئێرانی بۆ ئەوی بیان بێنەوە بۆ مووسڵ. چۆن بەسەر گیانی کووردا هاتنەوە بۆ مووسڵ لە زمانی نادرشا، ئێستا بە هەمان شێوە بە مەرحەلەیان دێنەوە. دڵنیاش بن لەوە عەزیزانی من. پشودان بۆ پشودانە گێستا ئەو هەرێمەی سلەیمانیە دروست دەکەن، هەڵەبجە سلەیمانی کەرکووکی بۆیە ئەخەنە سەر چونکە عایدی ئێرانە، ئەجینە ئەوان هەر هاواریان بوو لەسەر ئەو کە نابێ عەلەمێکیش لە کەرکووکە هەڵکرێ. کەرکووک سلەیمانی هەڵەبجە ئەیکەنە هەرێمێک و موچەکەش عایدی بەغدایە، موچەکە هەمووی ئەدرێ. ئێرانیش ئەمانە دروست دەکە، بەڵام ئەوە پشودانی جەنگاوەرە کە پێڵن ئیسراحەت المەحارب. پشودانی جەنگاوەرە و جارێکی تر دوای ئەوە تینتان تێ ئەکەنەوە خەڵکەکە دیسانەکەنەوە بە وەقودی شەڕ، شەڕێکی تردا ئەمەزرێنەوە جەنگێکی ترەکرێتەوە بۆ استراتیجێتەکەی ئێران ئەمجارە بەرامبەر بە پارتی. لەولاشە دیبلۆماسیەن محاوەلاکەن کە تورکیا قەناعەت پێ بکەن کە ڕێگا لەمە بگرێ. ئەمە گۆڕینەوەی وەرەقەیە. ئەڵێ تۆ پشتی پارتی بەردە، ئێمە پشتی پەیەدە و یەپەدە و نازانم چێوە تاغوتانەی سووریا بەرەدەین. ئۆردۆغان مەترسی گەورەی لەسەر دروستبوونی دەوڵەتێکی کوردیە لە باکووری سووریا. لە قامیشلۆ لە حەسەکەەوە دەست پێ بکە بە بۆ کۆبانیا بڕاتە عەفرین. ئیسرائیل و سعودیە و ئیماراتی شتەئیدی ئەو دەوڵەتە ئەکە. پێش 25 ئەیلول کە ڕیفراندۆمەکە لە کوردستان بوو لە باشوور 23 ئەیلولە بۆیە لەوێ بکرێت. ئەو ئیدارانە وایە کۆبوونەوەی خۆیان بکەن و ساڵح مسلم داوەت کرابوو بۆ سعودیە. سعودیە لە هەمان کاتیشا وەفدێکی ناردووە لای مەسعود بەرزانی چرپانی بەگوێیە کە ڕیفراندۆمەکە مەکەن.
بۆ ئەوەی مەشروعە ئیسرائیلیە سعودیە ئیماراتیەکە سەرکەوێت لە باکووری سووریایە خەتێک ئاوا دروست ببێت لە ژێری تورکیا لە باشووری تورکیا بۆی تورک لە عەرەب جوداکەنەوە. عەزیزانی من ئەقڵتان بە شتێکی تر بشکێ. غەرب هەتا لوتی بێزارە لە ئۆردۆغان. ئەمەی ئەم هەفتەیەش کە ڕوویدا هەر ئەوەندە نییە کەەوە مۆزەفێکی سەفارەتی ئەمریکی گیراوە کە جاسووسی کردوێ. ئەمە شەڕێکی گەورەترە. ئەو کەسەی لە سەفارەتە ئێستا کێشەکەی لەسەر دروست بووە یەکێکە لەوانەیە کە فەتحوڵا گولەنی بینیوە بەشدارە لە تەختیتی ئینقلابەکەیەکە بوو. ئۆردۆغان مەترسیەکی گەورەکە لە پێشچاوێتی و هەروە سیاست مەدارانی تورک بریتە لە استراتیجیەتێکی کوردستانی کە خاچی تورکیا جوداکات. ئەمە گومانی تیانەمە مەترسیەکە لە نێوانی قەومی و لیبراڵی و ئیسلامی و هەموو نەعیجان هەیە. تورکیش عادەتەن لەسەر کۆلکە هاوبەشەکانیان ڕێکن وەکو کورد نییە لەسەر هەموو شتێک اختلافیانەی. هەر بە پێکەنینی پلاستیکی ئەڵێن اتفاقمان لەسەر هەموو نقطەکان کردووە. لە دوکان دوێنێ پێرێوان نەوت اتفاقمان لەسەر هەموو نقطەکان کردووە. هەمووشی خەنجەری غەدر بوو لە پشتی یەکتریاندا دوای 3 سەعات هەموو شتەکان هەڵوەشێنرا بۆ تومەز لە ژێرەوە دەگەیان لە یەکترەدا. لەسەرەوە تەوقیان لەگەڵ یەکتر کرد و لە ژێرە و خەنجەرەکەی قاسم سلەیمانیان لە پەراس و یەکتر ڕۆ کرد بوو. 3 سەعاتی پێچوو لە دوای دانیشتنەکەی دوکان کە ئەو هەموو حرەکاتی حەشتی وەحشی ڕوویدا. لەبەرەوە ئەمەتان لەبیر بێ کە استراتیجیەن غەرب ئەمریکا هەروەها ئیسرائیلیش ئێرانیش ئەیانەوێت تورکیا محاصەڵکەن و پچوچی بکەن. بۆیە کە تایارەکە کەوتە خوارەوە خۆشییان بوو لەوەی کە رووسیا پۆتین وتی چۆنە من ڕازیە بین یەکێک تایارەمان بخاتە خوارەوە ئێمە لە مۆسکۆ تەماتەی تێگرین. تەماتەیان نەگرتە سەفارەتی تورکیا. ئەو کاتە غەرب زۆری پێخۆش بوو کە رووسیا بێتە شەڕەوە بەرامبەر بە تورکیا. شەڕێکی گەورە دروست بێ وەکو ئەوەی عێراق و ئێران سەرۆت و سامانی وڵاتەکانی هەمووی هەردوو وڵاتەکەی تیا بفەوتێ. خەڵکێکی زۆریشی تیا بفەوتێ. بەڵام هەردوو لایەن پێویستی اقتصادیان بە یەکتر هەبوو لەبەرەو ئۆردۆغان چوو بۆ لای پۆتین و اقتصادیان خۆیان دامەزراندەوە و شەڕەکەشیان نەکرد. رووسیا و ئێران هەردووچیان لەگەڵ بەشار ئەسەدن بۆ بەقووەتکردنی بەڵام هەردووچیان ئەجەندەی خۆیان هەیە. هەرو کوتم ئێرانە ڕوا ئیستیپانەکە. رووسی ژەوێ ئەو قەواعدە عەسکەریانەی خۆی لە ڕۆژ ئاوای یا لەسەر دەریای سپیناوەڕاست بپارێزێ. لەبەرەوە ئەوانە هەر یەکێ ساحەبی ئەهدافی خۆیان. ئەم شەڕە ئەگەر هاتوو ئەمەی کەرکووک و ئەم چەند ڕۆژەی کە بووە ئەم هەرێمی سلێمانی کە دروست دەبێت وەکو پشووی جەنگاوەرێک دوای پارە و سامان و سەرۆت و سامانێکیان نەکەوێتە بەردەست و تەدریبات و خۆ ئامادەکردنەوە بۆ هجوومێکی تر ئەمجارە بۆ سەر هەولێر بۆ ئەوەی خەتە استراتیجیەکەی کەوتم کرماشان سنە سلێمانی هەولێر قامیشلو حەڵەب یا ئیدلیبیان تەرتوس و بەهنیاس ئەم خەتە استراتیجیە بۆ ئەوەی ئەمە دروست ببێ پێویستە ئێران یەکێتی حەشدی وەحشی پەکەکە ئەوانەی سووریا هەمووی بکا بە یەک بۆ ئەوی بتوانن پارتی ڕادەن لەو ناوچێ دوای دەوڵەتە کوردیەکە کەس زەرەر ناکە ئەو کاتە ئەگەر لەسەر خاکی سووریا لە باکووری سووریا دروست بکرێت. لە جیاتی ئەوەی خانەوادەی بەرزانی دروستی بکە ئەی دەنە دەست خانەوادەی عەلەویەکان کە ئۆجەلانە. و ئەو کاتەش ئێمە ئەشزانینەوە کەسانی کە شارەزای خیبرەکە هەنەزانن کە ئۆجەلان و پەکەکە حیزبێکی قەومی نین بەقەدەر ئەوەندەی کە حیزبێکن دەسەڵات و قووەت و نفوزێکیان هەیە ئیستیغلالی کوردایەتی و سۆزی کوردایەتەکان کردو بۆ تەزعیفی دەوڵەتی مەرکەزیەکەی تورکیا و بە تایبەتی دوای هاتنی دادوگەشە بۆ سەر حکوم. لەبەرەوە ئەبێ ئەمانە قوڵتر بخوێنینەوە. بۆیە ئێستا قسەم بۆ عەزیزانی خۆمان ئیسلامیەکان ئەوەیە وا تێنەگەی تۆ ئەگەر ببی بە پێشمەرگەی پارتی وێچێتی ئەتوانی تەوازوناتێ ڕاستکەیتەوە. ئەمانە لە خەیاڵ پڵاوان و دووری خەرەوە لە مێشکی خۆت. ئێمە پێویستیمان بە پەروەردەکردنی تاکی کورد هەیە سەر لە نوێ بەم ئیسلام بە عەقیدەیەکی پاکی زۆر بە قووەت کە وەلا بەراءەکەی تا عەکس بێت بە وەزیفەی ئیستیخلافەکە کە بزانە عیبادە و سیادەیە. عیبادە خواپەرستەکەی کە بێ بەو شێوەیە بپەرسترێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرموویەتی خوا بپەرستن. سیادەکەش بریتە لە سەروەریتی شەرع، دەستور بریتە لە دەستوری شەرع و ئەو قیەمەی کە پێویستە تەحەکوم لە کۆمەڵایەتی میلەتی کوردی ئێمە بکە پێویستە قیەمی ئیسلامی بێ. قیەمی ئیسلامی ڕەسەنە دید و تێڕوانینە ئیسلامەکە پێویستە وەربگرینەوە. کورد و مختصر ئێوە لە کوردستانە پێویستیتان بە بزاوتێکی وەکو حەماس لە ڕووی عەسکەری
لە ڕووی ئەمنی تەسەورکەن حەماس ئیسرائیل و ئەمریکا و ئوردون بڕیاریاندا 3000 کەس حیمایەی مەحموود عەباس تەدریب پێ بکەن لە ئوردون پاشان بیانکەن بە پۆلیس بیشیان نێڕن بۆ غەزە ئەو وەختەی ئەوان بڕیاریاندا سەعید سیام مابوو ڕەحمەتی خوای لێ سەعید سیام وەزیری داخلی حەماس بوو شەو بڕیاریدا شەو لە تەلەڤیزیۆن ڕایگەیاند ئێمە سبەینێ پۆلیس دروست دەکەین وەختێ سبەینە سەعات 8 بەیانی بوو 10,000 پۆلیسی بە جلوبەرجی پۆلیسی و بە توێتاوە ناردە سەر جادەکان لەکوێ دروست بوون لەکوێ هاتن سیارەکان لەکوێ بوون پێشتر هەمویان شارد بوو تەدریباتیان هەموو کردبوو وەکو پۆلیسی مەدەنی تەنانەت شوێنیان دەست نەکە و بیکەن بە مەرکەزی پۆلیس هەندێ ماڵی مەسئولینەکانی خۆیان کرد بە مەرکەزی پۆلیس تاکو دروست بوو ئیش ئاوا کرێ جێیشیش ئاوا پەروەردەکرێ دیبلۆماسیەتیش ئاوا کرێ وەکەوەی خالید مشعل نەرم لەگەڵ هەموو شوێنێک بەڵام قەزێکی خۆشی نادۆڕێن قەزەی خۆشی ناخاتە مساومەدی هیچ دەوڵەتێکەوە ئێران پشتیەگرێ بەڵێ فەرموو سووریا پشتیەگرێ باش بەڵام نایەتە ناو معادلە هیچیانە زۆر ضروری بوو ئەم تەوازوناتانە بپارێزین بۆیە عەزیزانی من ئێمە لە کوردستانە پێویستیمان بە بزاوتێکی وەکو حەماسەیە بۆچی ئەڵێم وەکو حەماس ئەم ئیسلامیانەی ئێستا کە لە کوردستانە یەکگرتو و کۆمەڵ بزوتنەوەی ئیسلامی و مەدخەلیەکانیش ئەمانە کەسانی بێدانن ئەمانە کەسانی بێقووەتن ئەمانە پیاوی مسلمانی باش و بە ئەخلاقن بەڵام ئەمانە پێشمەرگەیەک نین کوردایەتیان بدرێتە دەست ئێمە و ئێوە پێویستیمان بە بزاوتێکی ئیسلامی ڕەسەنی پارسەنگی قیامەتخوازی ئەمین هەیە نان و ئەمانمان بۆ بێتە بەرهەم کوردستانیشمان بپارێزێ بەرەو دەوڵەتیشمان ببە حەماس کە مساوەمەکە ناکا هەتاکو ئێستاوە هەموو زەختەی لەسەرە ئەڵێ توانم ئیتیفاقکەم لەگەڵ ئیسرائیلە بۆ 10 ساڵ لە بەروی سوڵحی حودەیبیە کە پێغەمبەر کردوێتی عەلەیهی سڵاو وەسەلام بۆ 10 ساڵ بوو قابلی تازەکردنەوەشە بەڵام ناتوانم بیکەم بە 11 ساڵ ئەوە پابەندبوونە بە مەبادیئەوە مەبادیئی ئەمانە لەکوێ بوو عەزیزانی من ئەم زەمەنەی کە ڕوویدا ئەم کارە ساتەی کە ڕوویدا فاصڵێکی زەمەنی زۆر موهیمە بێ بۆ باشووری کوردستان لە مەسەلەی کوردایەتی و قەومیەتە کوردایەتی و قەومیەت ئیفلاسی کامیلی کردو ئەو دەعمەنێ و دەوڵەتیەش بۆ کوردایەتیەکە نەبوو ئەمەتان بیردێنمەوە دوای ڕمانی سۆڤێت جۆرج بۆش باوکەکەیان جۆرج بۆشی باوک هادووتی سیستمێکی جیهانی نوێ هاتۆتەکایەوە بریتێ لە دیموکراسی مافی مرۆڤ سەرمایەداری ئەم سێشتێ جۆرج بۆشی کوڕ کە هاتە پێشەوە وتی شەرق لەوسەتی گەورە دروست دەکەین شەرق لەوسەتی گەورە دروستەکە احتیمالیە کردە سەرچی دیموکراسی کەوتی دیموکراسیم بۆ هێناون مافی مرۆڤ و هەروەها سەرمایەدارێتێک ئێستا پلانەکەی سەمۆئیل هانتینگتۆن هاتووەتە پێشە کە ئەڵێ سەرمایەداریەکە بنێرین بەبێ دیموکراسی ئێوە سیرتان کردووە چەند سەرمایەدار لە کوردستانە دروست بوون چۆن ئەو طبقی ئێستا ئاوە دروست بووە جاران هەردوو لا نزیک بوون لە یەکتر بەڵام ئێستا چۆن ئاوان ئەوەی هایلای فەژی و ملیار دۆلاری هەیە ئەوەی ترکە کرێخانووی پێ نادرێ ئەنجا ئێوە سیرتان کردووە تەنانەت توور و تەڕەپیازەکەش هەر بەدە سەرمایەدارانی کوردایەتیەوەیە ئەبێ بزانن کە زەمەنی کوردایەتی کۆتایی پێهات زەمەنی هەستانەوەی ئەهلی ئیسلام لە جەزائیر لە ساڵی 1990ەکانە دوای ئەوەی شازلی بنجەدید بڕیاریدا کە ئینتیخاباتە کرێ و حڕیەت هەیە بۆ هەموو کەسێ جەبهەی ئینقاذ دروست بوو لە 1970 کورسیەکانی هێنا بەڕێگای سلمی وەختێک لە میسرە بەڕێگای سلمی ڕێگادرا کە ئەحزابی ئیسلامیش بەشدار بە ئیخوان المسلمین سەرکەوتن و لەگەڵ حیزبی نور و سەلەفیەکان بڵین بە گشتی زۆرینەی پەرلەمانیان پێکهێنا ڕئیس جمهوریش مرسی لەوان بوو خوای گەورە ئازادیکە کە هەردوو لە ڕێگای دیبلۆماسی و سیاسیەکان لێگرتن و ئیسپات وجودی خۆیان و جێڕانەوەی میلەتەکان بۆ کرد بۆ ئیسلامەکە هێنایان لەژێر ئەشکەنجە و ئازارەوە دوو حرەکەتی جیهادی لە هەردوو لاوە دروست بوو هەم ئەوانەی لە جەزائیر بە فەسای لە جیاوازەکانیان و هەم ئەوانەی کە لە میسرە دروست بوون ئەوانش بە فەسی لە جیاوازەکانیان
ئەبێ ئەوە بزانن لە ناو وڵاتی مسلمانانە کە ڕێگا نادرێ ئیسلامیەکان بێنە پێش و وجودی خۆیان بسلمێنن بە ڕێگای قوت دێنە پێش و ئەم خاک و خەڵکەش ئەهلی ئیسلامن ئیسلام تایە ڕیشەدارە ممکن نی هەڵکێشرێ ئەوەی کە کوردایەتیەوانانی کافر و ملحیدی پارتی وێچێتی بەسەر ئەهلی ئیسلامی ئێمەیان هێنا خۆیان زەرەریان کرد پێشەوەی ئێمە زەرەرکی ئێستا هەست پێکەن کە حەشدی وەحشی هاتووە ئەبوایە حەشدی مجاهدینی مسلمانی کوردیش هەبوایە بەرامبەریان بتوانێت بوەستێ تەوازونەکە ڕاگرێ ئێستا ئەبێ ئێوە بزانن کە ئەو هەموو داما و بزربوانەی ئێمە لە زیندانە ئێمە چەند زەرەرمان کرد خۆتان دوو ئەوەندە زەرەرتان کرد ئەبوایە ئەقڵتان پێ بشکێ کاتێک کە شیعەکان لەگەڵ پۆل برەمرا ئیتیفاقیانە کرد بەڵام مقتەدا سەدر لێ هەڵەگەڕایەوە وەختێک کە پۆل برەمەر ئەمری دەرکرد مقتەدا سەدر بگیرێ مقتەدا سەدر هاتە دەرەوە بەسەر جادەکانە ڕۆشت و پۆلیسی مەرکەزی ڕەسمی تەحیەی بۆ کرد ئەوان متەطەڕیفەکانی خۆیان هیچ لێ نەکرد بە دەردی ئێوە تعریفیانەکە یا علمانی تعریفیانەکە ئەوان هێز و نفوزیان هێشتەوە جێشی مەهدیان هێشتە دوایی بوو بە جێشی سەلام کە جێشی سەلامی ژێکێکە لەوانەیە کە هاتۆتە سەر کەرکووک و ناوچەکانی تر ئەی بۆچی ئێوە هێزە ئیسلامیەکەتان نەپاراست على الأقل ئێستا ئەو پێشمەرگانە وریان نەئەڕووخە کە جەنگاوەرە ئیسلامیە جیهادیەکانیشە چوونە پێشەوە ئێستا ئێمەش بڕوامان بە ئێوە نەماوە ئێمە باوەڕمان بە ئاڵای خۆمان هەیە بە قیادەی خۆمان هەیە لەژێر سایی خۆمانە بەخوا قەسەم کوردایەتێکەش ئەگرین بەخوا قەسەم بەرەو دەوڵەتە کوردیەکەش ئەڕۆین ڕەغم ئەنف الحاقدین بەڵام ئەمە خەیاڵ پڵاو نییە ئەمە پەلەمان لێی نییە ئومەتێک پەروەردە بێ لەسەر ئەمە ئومەتێکی عەقائیدی عەقیدەی پاک وەلا و بەرازان صاحب فکری سیاسی خاوەنی استخلاف خاوەنی تەزکیەی نەفس پارسەنگی ئەخلاقی عەقلیەتێکی کراوە فرەدیدی باوەڕبوو بە واقعناسی پشت بەستوو بەخوای پەروەردگار ساغ بۆ ئەم دینە لێزان لە ئیدارە لێزان لە ڕێکخستن لێزان لە گەمە سیاسیەکەی دەور و بەرمە بەڵام ئەمە پشوو درێژەیەکی باشی ئێوەتا دروستە بین ئەو برا عەزیزانش کە پەلەیانە پێیان ئەڵێن پەلەمەکەن دروستی ژەبین بە حەول و قووەتی خوا بەخوا قەسەم وەکو حەماسیش دروستەکەینەوە لەو خاچی کوردستانەیە بەڵام پشوو درێژ بن ئاقڵ بن کۆ بینەوە لەسەر ئەو بەرنامانە خوای گەورە یارمەتی دەرمان بێ ئەوەش بزانن قەومیەتەکە ئیفلاسی کرد ئەگەر جۆرج بۆش وتی سیستمی نێودەوڵەتی هاتە پێشەوە یعنی دەوڵەتان لەسەر ئەساسی قەومی دروست نابنەوە هیچ دەوڵەت دروست نەبووە لەسەر ئەساسی قەومی ئەریتیریا دروست بوو لەسەر ئەساسی قەومی دروست نەبووە لە 94 و کۆسۆڤا کە دروست بوو لەسەر ئەساسی قەومی نییە لەسەر ئەساسی ناوچەند پاشان تەرکیزیان کردەوە سەر سێشت دیموکراسی هەروەها حقوقی ئینسان سەرمایەداری جۆرج بۆشیش کە هاتە پێش و جۆرج بۆشی کوڕوتی دروستبوونی دەوڵەتان لەسەر ئەم ئەساسانە کەوتی شەرق الأوسەط الکەبیر ئۆباماش کە هاتە پێشەوە ئیتیفاقاتی هەر لەسەر ئەم ئەساسیاتانە کرد کەسیان ئەوە دانانن دژمنەکە ئەوەیە کە داگیرکەرە بۆیە سە لە کوردایەتیەکەشیان سەریان لەوانی شێوان کوردایەتیەوانان باوەڕیان بەوە هەبوو کە تەنزیمی دەولە دوژمنی کووردە لە کاتێکە ئەو مووسڵ و مەنتقە سونیەکانیە پاراست علاقەی بە کوردەوە نەبوو هجووم بۆ مەخموور هجووم نەبوو بۆ کوردستان ئێوە کردتان بە هجوومە بۆ کوردستان مەخموور ئەوە تا خۆتان تەسلیم بە عەبادیتان کردوتەوە پارتی خۆی بەشداربوونتان لە شەڕی مووسڵ شەڕێکی خۆتڕێن بوو گوندی بەشیر 21 هجوومی بۆ کرا نەگیرایەوە شیعە گوندی بەشیرش هەر شیعان شیعەکان نەیانتوانی بیگرنەوە پێشمەرگە گرتیەوە 8 کوژراویدا دوایتیان فەرمەوە کلیلەکەی لەبەرەوە عەزیزانی من وایە ئەو کەسانش کە سۆزی کوردایەتیەکەیان بە قووەتە مراجعەی خۆتان بکەنەوە بەخوا قەسەم غەیری ئیسلام بەڕاست نابین ئیسلام ڕاستە ئەو کوردایەتیەوانانە خۆیان هەڵاوسان و دەوڵەمەند بوون هیچ کێشەیشان لەسەرەوە بۆ دروست نابێت و ئەوانەی یەکێتیش بزانن کە ئیفلاسی گەورە ئەوانن چکەوانی تەرەفی ئەولا قەبیلەن
قەبیلە دایمە کرۆکێکی ئەمێنە کە لە دەوروبەری ئەمێنن، بەڵام ئیفلاسی گەورە ئەوانەی یەکێتی کردویان، یەکێتی وەکو دوکانێک دێتە پێشچاو. جەڵال تاڵەبانی ساحەبی دوکانێک بوو بێ، عەلاف گەنم فرۆش، گەنم و جۆ فرۆش، جۆشیان زۆر فرۆش لە بەکرەجۆ کاتی 66. ئەم دوکاندارە ڕەواجی بە دوکانەکەیدا، گەنمی هێنا و گەنمی خستە پێشچاوی خەڵکی و خەڵکی هاتن کڕیان و دەوڵەمەند بوو. سەرمایەکە دوکانەکەی، سەرمایەی یەکێتیش کوردایەتی بوو. گەنم فرۆشیەکەی خەبات و خوێنەکەی بوو کە هەموو پێشمەرگەیە کردیان. ئێستا گەورە بوون، فەرعیتریان هەیە و پارەکانیان لە دەرەدانا و پێویستیان بە دوکانەکە نەماوە. عایلەی تاڵەبانی ئەوەی کە ئەی فرۆشن دوکانەکەیە، کوردایەتیە، خەبات و خوێنە، نفوزی پێشمەرگی. پێشمەرگی خۆی ئینتیحارەکە، پێشمەرگی خۆیە کوژێ، ئەگری لەو سەرجادەیە، شیعەیەکی هەتی و مچەی سیغا گاڵتەی پێکا کە ئەگری، ڕۆڵەمەگری ئێمە خۆ ناین بۆ کوشتنی تو، ڕۆڵەمەگری ئێمە هەر پەڕۆیەک هەڵەکەین کە پێوترە عەلەمی عێراقی. ئەم عایلەیە خائین بوون لە یەکەم ڕۆژیان. کۆتایی بە قسەکەم بەوە دێنم کە عەرەبەکان بۆ سەدام حوسێن شتێکیانەوت، شعرێک دێڕە شعرێکی عامی و فسحەتێکە لەڵێ: كان في حينا كلبا أتعب الناس عواه خلف الملعون جروا طلع أنقص من أباه. يعني سەجێک هەبوو لە کۆڵانەکەمانە خەڵکەکەی بێزار کردبوو بە وەڕینی خۆی، کەچی ئەم سەگە پیسە کە تۆپی یەکێکی تری لە دوای خۆی بەجێهێشت، ئەنگەس من ئەباه، یعنی لە باوکی پیسوتر بوو. ئەبێ بزانن جەڵال تاڵەبانیش کە تۆپی کەی لە دوای خۆی بەجێهێشتەوە کە ئەنگەس من ئەباه. ئەوەش نەتیجەی ئەوانە، ئەوە کوردایەتی ئەوانەکانن کە چۆن بوون بە ڕقم. ئەوە لە باسێکی ترا باسەکەمەوە بە حەول و قووەتی خوا کە حەلەقاتی تری باسی جەڵال تاڵەبانی یەکەمەوە. چاوتان بکەنەوە، هۆشتان هەبێ، بیرمەندانە تەماشای واقعەکە بکەنەوە. ئەم شەڕێکی زۆر گەورەی نێودەوڵەتی بوو، بۆیە جەعفەرە تورتە ئەڵێ کە وەختێ پەیوەندیشمان کردەوە بە تەحالوف، جاوا گەورەیەکەنەوە، پەیوەندیت کردەوە بە مەسئولێکی ئەمریکی، بە عەسکەریەکی ئەمریکی، ئەرە چی بکەین قوربان جان، چی بکەین؟ هیچ، ناوچەکانیان تەسلیم کرد. بۆ ئەو چییە؟ ئیتیفاقی کرد، ناوچەکانیان تەسلیم کردن و بکشێنەوە دووە. تەواوی تەرەزانە سەری دنیا لێ گیراوە بە 15,000ەوە بە دەبابەشەوە لێ هێزەکانمان نابەرابەر بوون، لەبەرەوە مەجبور بووین بەرامبەریان نەتوانین بوەستین و بۆیان چۆڵکەین، شوێنەکانی تریش چۆڵەکەن. بەڵام مهم ئەوەیە شوێنەکان چۆڵکەن و ئێمە بچینە شوێنیان. شوێنی جوگرافیایی ناڵێم، شوێنی جوگرافیایی بە بەهێزی قووەت و ئیسلامەتی بیگرین ئێمەش، بێوەکو ئەو میلەتە زیندوانەی تر هەروەکو چۆن لە چیچانە ئەو خەڵکە مقاومەی ڕووسی وەحشی کرد، ئەهلی ئێمەش لەوانە کەمتر نین. و داواشم ئەوەیە کە برا عەزیزەکان و خوشکە عەزیزەکانمانەوەی باوەڕیان بە ئیسلام هەیە، ئەوەی ئەم هەموو زەلیلیان تەحمل کرد لە ماوەی ئەم 15 ساڵی ڕابردوویە، هەستینەوە جارێکی کە بۆ ئەو زمانەی کە بزوتنەوەی ئیسلامیمان هەبوو، پارسەنگی معادلەکان هەبوو. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.